ئایکۆنی دەریاکان ناوی گەورەترین کەشتی گەشتیاری جیهانە. کەشتێکە 5 جار گەورەترە لە کەشتی تایتانیک و 29مە. 365 متر بەرزە، 250,000 تۆنیش قورسە. گەورەترین کەشتی گەشتیاری جیهانە کە لە ڕۆژانی ڕابردوودا دروست کراوە و هەفتەکانی داهاتوو واتە لە ساڵی 2024دا دەچێتە نێو دەریاکان. ڕەنگە بۆتان سەرنجڕاکێش بێ کە بزانن کوردێک و خانمەکەی لە دروستکردنی ئەو کەشتێدا ڕۆڵێکی گرنگیان گێڕاوە لە بەشێکیدا. سەرنجڕاکێشترینیانەوەیە کە ئەو کوردە ئێستا میوانی دیاسپۆرا. کاک ئەکام عەلیزادە لە فینلەندەوە لەگەڵمە. کاک ئەکەم پێشەموو شتێک پیرۆزە، پرۆژەیەکی زۆر گەورەیە، هەمووی چەند هەفتەیەکە کە تەواو بووە، هێشتا دەستی بەکار نەکردووە. دەمێ بزانم ڕۆڵی بەڕێزت لە نێو پرۆژەکەدا چی بووە و جۆری بەشداریەکەت چی بوو؟ زۆر سپاس دەکەم بۆ بەرنامەکەتان. ئەمن ئاکام عەلیزادەمە لە شاری تورکەوە. من بەشداریم کرد لەو پرۆژەوە دەبینی 3 ساڵدا. لە پرۆژەکەدا ئێمە کۆنتراکتی مین داینینگ ڕووم کە دەبێتە گەورەترین ڕێستورانی ئایکۆن ئۆف دە سیزندا، ئەمن ڕئیس پرۆژە بووم لێ. ئایکۆن ئۆف دە سیزن مین داینینەکەی 3 تەبەقەیە، 5200 میتر و چێشی 2700 مسافری هەیە. بەڵێ، ئەمە ڕۆڵی بەڕێستان بووە. چ شتێک هەیە لەو پرۆژەدا کە ئێوە کردوتانە شتێکی نوێیە پێشتر لە پرۆژەکانی پێشتردا نەتکردووە؟ دیارە بۆ خۆی ڕێستورانەکە یەکێک لە گەورەترین ڕێستورانای دەنێو کەشتی بڵێن مسافربەریدا بووە. ئەو ڕێستورانە کە چێشی 2700 کەسی هەیە کە دەتوانێت تەواو کەشتی بە 2 سێرویسی نان بدا. بۆ خۆی یەکێک لە گەورەترین پرۆژانی شرکەتی ئەمەیە کە ئەمن ئەو ئەنجامەی ڕئیس پرۆژەیەکەم وەرگرتووە. پێشتر دیارە بۆ خۆم زۆر پرۆژەی گەورەتردا بوومە، بەڵام ئەو پرۆژەیە بۆ من یەکێک لە گەورەکان بووە کە ئیدامەی هەیە بۆ کەشتەکانی دووەم و سێمی ئایکۆن ستار و ئایکۆن ئۆف دە جۆی دەبێتەوە. کاتە پرۆژەکە هەر بەمە ڕاناوەستە، هێشتا هی گەورەتر ماوە. مەبەست لە پرۆژەی گەورەتر چی بوو کە لەمە گەورەتر بێت؟ چکەمە وەکو باز دەکەن گەورەترین کەشتی گەشتیاری دنیا، لەمە گەورەتر چییە پرۆژەکە بەشداری ڕێزت بەشداری تێدا کرد بێ؟ بەڵێ، داهاتوودا دیارە هێستا شتەکە تەواو کۆتایی پێ نەهاتۆ، بەڵام هیوادارین بۆ ئایکۆن سێم ئایکۆندا نزیک بە 25 میتر کەشتەکە گەورەترکەین کە بتوانین ڕێکۆردی جیهان دیسان نوێکەینەوە. بەڵێ، گوتیان بەڕێزتان و خانمی بەڕێزیشتان بەشدار بوون لە پرۆژەکەدا. ڕۆڵی خانمی بەڕێزت چی بوو لەم پرۆژەیەدا؟ بەداخۆ دیارە ئەوە شتێکی هەڵە بووە، بە خانمم دە و بەشەیدا بەشداری نەبووە. بەداخەوە دیارە ئەم بەتەنێ ڕێز پرۆژەی و بەرنامە بوومە کە وانەکە لە ئەنجامی ئەو پرۆژەدا ئێمە دیارە یەکەم لە 30 کەسانی کە هەوڵماندا بۆ پرۆژەکە ئەنجام بدەین بەزە من کوردی تێدا بووم کە خاتمەی بێ هات دوای 3 ساڵان. بەڵێ، پرۆژەی دیکە چ بوون کاک ئاکام؟ کوتت پرۆژەی گەورەتریش بەشداریم کردووە. حەز دەکەم زۆرتر لەسەرەوەش قسەمان بۆ بکەی. باش، خزمەتتامە. ئێمە دیارە لە مایر تورکەوە ئێمە نزیک بە 7 ساڵە کارێ دەکەم. یەکەم پرۆژەکانم لەگەڵ کارنیڤال کۆڕاپشین بووە کە دوودانە لە کەشتەکانی LMG دروستکراون. LMG یەکێک لە گازی ناتوراڵە کە بەکاردێ بۆ کەشتی لە زیاد دیزەلی. ئەو کەشتیانە یەکەم کەشتی بوونە لە دنیا کە لە گازێکی پاک و تەمیز بەکارهێنراون کە بتوانین مەسەلەن ئاب و هەوای دنیا بتوانین تۆزێک تازەترکەینەوە. لەو پرۆژانە ئەمن پێشتر 3-4 دانە ڕێستوران و بڵین بەشی دیکەم دروست کردووە. پێم خۆش بوو دەبارەی مین داینینگدا ئایکۆنی دەریاکان. بەڵێ بەڵێ بەردەوام بە.
دەبارەی مین داینینگدا یەک تۆ زیاترتان بۆ باسکەم دەو پرۆژەدا ئێمە نزیک 30 نەفەر لە بەشی دیزاین و بەڕێوەبەری پرۆژەکە بووین بەڵام کولەن دەنێو پرۆژەکەدا 150 نەفەر کاری کردووە لە بەشی ساختەکەیەوە ئێمە ئەو پرۆژەمان توانی 2 مانگ و نیو لەو پێش کەشتێکە کە کولەن حازر بێ کە ئێستاشدا حازری دروستکردنی دانە کە یەکەم سەفەری مانگی 2024 دەبێت ئەمە موفق بووین کە 2 مانگ و نیو زووتر پرۆژەکەمان بدەین بە مشتەرەکەمان کە یەکێک لە موفقترین پرۆژەکانی مایر تورکو بوو تا ئێستا دەو پرۆژەدا ئێمە دیزاین نزیک بە 650 سەعات کارمان کرد لەسەر دیزاینەکەیەوە کە یەکێک لە گەورەترین کاتژمێر بوو بۆ ئەو پرۆژانە کە خودی ئایکۆن ئۆف دە سیزن نزیک 7 ساڵی پێچەشا تا موفق و تەواو بوو. بەڕاستیش لە ڤیددیۆکانیشدا ئێستا بینەرانیش دەبینن شتێکی ینی خەیاڵی ئەوەی کە دەبینن و بۆ ئێمەش بەڕاستی زۆر خۆشەکە کوردێکی دیاسپۆرانیشین یەکێک لەو 30 کەسەیە کە ئەو پرۆژەیان ئەو پرۆژە گەورەی دنیایان دروست کردووە پێت سەر بڵندین کاک ئاکام بەس دەمەوێت بزانم ئایکۆنی دەریاکان وەکو ناوی کەشتێکەیە چی وای لێ دەکا کە بتوانین بڵین گەورەترین کەشتی گەشتیاری دنیا ئەوەیە کە زۆر گەورەیە ینی قەبارەکەی زۆر گەورەیە یاشتی دیکەی تێدا ئاشتی تایبەتی تێدا کە وای لێ دەکا وەکو گەورەترین تەماشا بکرێت ئایکۆن ئۆف دە سیزن بۆ خۆی 5600 مسافر بەر بێ ئیزافەی ئەوەی کە 2400 ستافی هەیە خۆی بۆ خۆی بە کۆڕۆستۆنەکەی کە 250,000 یەکێک لە گەورەکانە بەڵام بێزگە لە ئەوەی ئەو کەشتێ دێ تەواو گۆڕانکارێکی تازە دەنێو کەشتەکانی گەشتیاریدا دەکا بۆ مەسەلا لەسەر ئەو کەشتێ لەسەر سەرەوە لە تەبەقەی 20ەوە لە ڤیۆیەکی هەیە کە نزیک دەتوانێت 180 دەرەجە تەواو کولی دەوروبەرەکەی خۆی ببینێ کە ئێستا عکسەکەشی نیشان دەدرێ هەرەوە بێتەوە بێزگە لە ئەو کەشتەی پرۆمێنادی هەیە کە ئەتوو دەتوانین نزیک بە 150 میتر بەس خەرید و فروشی تێدا بکەی ئەو کەشتێ بۆ خۆی هەرچی بەکار هێنراوە بە قەولی ئەمریکایەکان دەڵێن حتا گەورەتر بێ جوانترە کە دەناو خۆیدا شتی حەزەمەتی دەدا کە هێستا بەڕاستی نەهاتۆ دەگۆڕێ یا مشتەرەکە بڵای نەکردوێتەوە بەس هیوادارین دایندا زیاتر بتوانین شتی جوانتری تێدا ببینین بەڵام وەختێکی کە مشتەرەکە پەخشی کردەوە دیارە زۆر سپاست دەکەم من کۆتایی ئەم ساڵیا بۆ سەری ساڵ سەفەرێکی مینی کروزم هەیە بۆ لە هۆڵنداوە بۆ بەریتانیا ئەوەی کە ئێستا بینیم ئەوەی کە من بەتەمان پێی بڕۆم شتێکی زۆر بچووکترە ئەوە زۆر سەرنجڕاکێشە کاک ئاکام گوێم لە کوردەکەتە کوردی شیرینی موکریانەیە دەتوانین تۆزێک باسی خۆتمان بۆ بکەی کوڕی کوێی کەی هاتوویە فینلەند چۆن لە فینلەند گیرسایەوە چیت کردووە لەوێ ئەمن بۆ خۆم لە شاری پیرانشار کوردستانی ڕۆژهەڵات لەدایک بوومە ساڵی 1999 ساڵی 2001 لەگەڵ خانەوەدا قەراریاندا کە بارکەن بە وڵاتی فینلەندەوە ئەمن 22 ساڵە لە وڵاتی فینلەندا دانیشتوی وڵاتی فینلەندامە ساڵی 2015ەوەش دەرسم بە دەرسی زانکۆی کرد کە لێرە مەهەندیساتێکم گرتووە و لە هەرە و کاتێشەوە دەست بەکار بوومە بۆ کاری کەشتی سازی ئێستاش هیوادارم ئیدامەی دەبێت بۆ ئایندەوە زۆر سپاس قوربان بەدڵنیاییەوە زۆر سپاست دەکەین کوڕی خانێ زۆر پێت سەربڵندین خانێ دەزانین ناوێکی دیکەی پیرانشارە ئەندازیار ئاکام عەلیزادە لەگەڵم بوو یەکێک لەو 30 کەسەی کە گەورەترین کەشتی گەشتیاری جیهانیان دروست کردووە بە ناوی ئایکۆنی دەریاکان سەرەتای مانگی داهاتوو دەچێتە نێو دەریاکان